هەر کەسێ هونەرمەندیش نەبێ کەسێکی نیشتمان پەروەر بێ کەسێک دڵسۆز بێ بە خاکوونەتەوەکەی هەر جۆرە داژی کاریەک لەسەر خاکەکەی ڕەتەکاتەوە. هەڵوەسی ئێمەش داوای یەکدەنگی هونەرمەندان و ڕۆشنبیرانمان کرد کە ڕێپێوانێکمان ساز کرد وەڵام دانەوەیەک بوو بۆ داژیکاری دەوڵەتی داژیکەری تورک و پەرۆشێکیش بۆ ئەوی کە بە هێزە کوردیەکان بڵێن تکایە دەست بۆ چەکەکانتان مەبن بەرامبەر بە یەکتری پشکەنە یەکتر و ڕووبکەنە دوژمن بەرامبەر دوژمن بجەنگن و دش بە شەڕی ناوخۆ بوو بەڕاستیەوەی کە ئەو مەترسیە هەبوو کە هێزە کوردیەکان بەرامبەر یەک بجەنگن هیوادارین کە ئینشەڵا هەرگیز ئەوە ڕوونیان چکەوە شەڕی خۆکوشتنە بانگەوازەکە دژی داژیکاری بوو کە هیچ ئینسانێک هیچ کوردێک کە خاوە شەرەف بێ نابێ بێدەنگ بێ لە ئەز داژیرکاری چکە بێدەنگی بەمانەیە ڕازی بوونە هەر کوردێکی ڕازی بێ بەوەی کە دوژمنێک بێتە سەر خاڵکەی دڵیام ڕازیشە بەوەی بچێتە سەر ماڵەکەشی و ئەوەی سوکایەتێ لە ناو ماڵەکەی خۆشی دوژمنەکەی پێی بکە. گومان نەک جارێک ودایان جارێک ئێمە و کەسانی دڵسۆز هێشتا ماون کە هەرگیز لەگەڵ شەڕی کورد بە کوردانین لەگەڵ شەڕی خۆکوژیانین و شەڕێکە کە کاڵین خۆکوژی هەر لایەنێبی کا خۆیە کوژێت. هیوادارین ڕوونەیات ئەمە قسە زۆر هەڵەگرێ لە دوای ڕاپەڕینەوە کاریگەری دەوڵەتی داژیکەری تورک بە ئاشکرا لە هەرێمی کوردستان دیارە 30 ساڵە ئەم دەوڵەتە لە بەدرێژایی ئەم 30 ساڵە لە ناو ئەم هەرێمە کارەکات گەرا دانێت بەتایبەت لە چەند ساڵی ڕابردووشدا لە ڕێگای کۆمەڵێک کەناڵی بەناو کوردیەوە کۆمەڵێک کەناڵی میدیایی بەتایبەت تەلەڤیزۆنی هەیە لە هەرێمی کوردستان کە هەموویان خەریکی بڵاوکردنەوەی فەرهەنگ و کەلتوری تورکن. ئەلەم ڕێگایەوە خەریکی داژیرکاری کەلتوری ئێمەن و لە ناوبردنی کەلتوری ئێمەن کاری خۆشیان کردەوە کاریگەریەکانیشان دیارە. ئەوان نەتەوەیین ئەوان نەتەوەکەی خۆیان خۆشەوێ بەس ئێمەی کورد ئەگەر نەتەوەکەی خۆمان خۆشویستایە وڵاتی خۆمان خۆشویستایە هەمیشە کلکایەتی نۆکەریمان بۆ دوژمن نەکردایە میلەتێک زیاد لە 50 ملیۆن ئێسا هەزاران ساڵ ئێمە شۆڕشەکەین ڕۆڵە دڵسۆزەکانی ئەم میلەتە درێغیان نەکردووە هەزاران هەزار شەهیدمانەیە لە 4 پارچەی کوردستان نەک هەر داژیکاری خاک ئێمە خەریکی داژیکاری زمان و کەلتور و فەرهەنگ و ڕەوشی ئەم میلەتەن چەندین ساڵە کار لەسەر ئەم داژیرکاریە کرێوە ئێستا نیشانەکانی دیارە نیشانی ئەو میدیا و کەناڵانە دیارە کە تورک بەڕێوە بعد هەرێمی کوردستان و کاریگەریەکانی لەسەر خەڵکی کوردستان دیارە و هونەرمەندی ئێمە بێدەنگە هونەرمەندەکانی ئەوان گۆرانی بێژەکانیان دێن سرود بۆ داژیرکاریەڵن پێیان شەرم نییە هونەرمەندەکانی ئێمە ترسنەوەکە ناوێرن چکە سەفەری تورکیاکەن حەزیان لە گەشت و گوزارە حەزیان لە گەڕانە لەبەر خاتی گەڕانێک میلەت و نەتەوە خاک وڵاتی خۆیان وەلاوەنەوە و ناوێرن لەبەر ئەوە دەنگ هەڵبڕن و قسە بکەن ئەوان شەرم ناکەن سرود بۆ داژیکاریەڵێن ئێمە شەرمەکەین سرود بۆ ئازادی خۆمان بڵێن سرود بۆ شکۆی نەتەوەی و پیرۆزیەکانی خۆمان بڵێن ئێمە شەرمەکەین بەداخەوە ئەمە جیاوازیە گەورەیەکە بە درێژایی مێژوش ئەم ئەقڵێتەیە کە کورد نەبوو بە هیچ دایمە خەتێکی ڕەجعی هەیە دایمە چاوەڕێ دوژمنەکەی چاوێکی لێبێ کە دوژمن بەزەی بە هیچ کوردێکان نایەتەوە جیاوازی هیچ کوردی لە هیچ پارچەیەک ناکە بەڕاستی.